چونکە هەیە دێتن ڕەمەزانە دری بۆ خواردن دەچێت دێ قازێک دەخوا علە لیشێک دەخوا کەڵە شێرێک دەخوا. دوای ئەوەی گۆشتی سوور لە بازارەکانی هەرێمی کوردستاندا نرخی بەرز بۆ لە ئێستادا مریشک و هەروەها بابەتە پەلەوەریەکانیش نرخی بەرز بۆتەوە. جا من لە یەکێک لە بازارەکانی ینی فرۆشتنی گۆشتی پەلەوەرم کە زیاتر لە 25 دوکان لێرە گۆشتی مریشکی سوور و سپی و بابەتە کوردیەکان دەفرۆشن. دەمەوێت لە خۆیان بپرسم کە ئەم ینی بەرزی نرخە بۆ چ دەگەڕێتەوە؟ قوربان سڵاوت لێبێ. بەخێر بێن سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێ کاک ئەحمەد. لەو ماوەیەدا ماجە ڕەمەزانە هەموو ساڵان مریشک نرخی بەرز دەبێتەوە. ئەجا هۆکارەکە ئەوەیە خواستی زۆر لەسەرا. ئەو ساڵ گۆشتی سووریش گەر بزانی کاک ئەحمەد نرخی زۆر بەرز بۆتەوە، بۆیە خەڵک بەڕاستی پەنا دەباتن بۆ مریشکی سوور و مریشکی ومات و ناسک و ئەوانە بەڕاستی ئێستا ڕەواجیان زۆر لەسەرا. باشە هەر لە دەواجینەوە ئەو نرخە گران بووە؟ بەڵێ هەر لە داواجینەوە خواستی زۆر لەسەرە، بۆیە داواکاری زۆر لەسەر داواجینەکانیش دێنن گران دەکەنەوەن، بۆیە لە دەستی ئێمەدا نییە ئەوان گران دەیفرۆشن، ئێمەش ناچارین گرانیکەین. هەفتێک پێش ئێستا بە چەند بوو ئێستا بە چەنددا؟ مریشکی ناسک مریشکی سپی واتە 2600 تقریبا، ئێستا تقریبان چلۆی بە 3.25 بە هەیە لە جیان هەیە بە 300 دینار 150 دینار دەفرۆشێتن، تقریبان چلۆی 500 دیناری هاتە سەرێ. بەڵێ تا 150. بابەتی مریشکی سپی ئەی مریشکی سوور و ئەوانە؟ والله مریشکی سوور تقریبا سعرەکەی هەر مناسبە هەروەکی خۆیتی، یعنی گران نەبووە مریشکی سوور، بەڵام ئومەهات بەرز بۆتەوە. ئومەهات هەتا ئەمڕۆژ ئێرە دەیفرۆشین بە 3.5، بەڵام ئەو شۆ دەڵێن لە داوازین بوویتە 750. ئەو شۆ لە دەواجینەوە گران بووە. هەر ئەو شۆ دەڵێن جوملەچی تاس تەلەفۆنمان بۆ کرد، وتی لە داواجین مریشکی ئومەهات بۆتە 750. ئەی بابەتی مەسەلەن مریشکی خۆمانە و ئەوانەش هەر خواستی لەسەرە؟ پەلەوەری خۆماڵی زۆر خواستی زیاتر لەسەرە لەوەی لە مەسلعەکە. ئارەوەڵە چونکە هەیە دێتن ڕەمەزانە دری بۆ خواردن دەچێت دێ قازێک دەخوا علە لیشێک دەخوا کەڵە شێرێک دەخوا، ئەوش بە پێ خواستی مرۆڤەکانە. ئەی مریشکی سۆرە باست لەوەیە کە چەند زۆرێکتان هەیە، ئەو جۆرانە چییە؟ ینی جیاواز هەیە لە نرخەکان؟ ئێستا گەر گوێت لێ گوێبیزبی لە کۆڵانەکان هەیە دەرێ مریشکێ 3 بەدەی هەیە، ئەو خراپەیە کاکە ئەحمەد دەمینێتەوە، ئەوانە 3 بەدێ، مریشک هەیە بە 6,000، مریشک هەیە بە 7,000 بە پێ خواستی ئینسانەکان هەیە. عەزیز لە مریشکی گەورەیە هەیە دەڵێتن دێتە لای من مشتری خۆمە دەڵێ کاکە هاوڕێکە مریشک 2 کیلۆ بەسەرێ نەبێ بۆم دامەنێ. زانیاری ئەوەی کە لە مێژە ناو ئەو کاری مریشکی گەورە خۆشتریان بچووک؟ وڵی کاکە ئەحمەد بەڕای خۆم مریشک 2 کیلۆ تا 2 کیلۆ چارێک تا 2 کیلۆ نیو زۆر بەتامە، بەڵام هەیە مریشکێ 2 کیلۆ 700 بەڕای من بەزەکەی زۆرە و چەلاوەکەی خۆش نییە، بەڵام تەبیعەتی ئینسانەکانیشە، بەڵام من بەڕای خۆم 2 کیلۆ چارێک. کارەکەی ئەوەیە خواستی لەسەرە. پێشترە کابرا هەفتەی مریشکەشی دەبرد یان 2 هەفتە مریشکەشی دەبرد، ئێستاکە یان هەبوو 2 مریشی دەبێت لە هەفتەشی با پێی عایلێکم و زۆری. ئێستاکە ئەوەی پێشتر مریشکەش دەبرد 3 دەبە چاری دەبە، ئەوەی 2 دەبرد ئێستا 6 دەبە 10 دەبە، ئەوەی بە 2 هەفتە مریشکەشی نەدەخوارد ئێستاکە هەفتەی 2 مریشی دەبێت، ینی خواستەکەی ئەوەیە زیاتر. هۆکاری ئەوەش ناگەڕێتەوە، ینی بۆش ناگەڕێتەوە کە گۆشتی سووریش گران بووە؟ حتمما ئەوەش هەیە، ینی گۆشتی سوور زیاد گران بووە لە چاو مریشک، بەس هۆکارەکەش ئەوەیە تەلەبی زۆر لەسەرە هەبووە. ینی مەسەلەن تۆ بیناسی مشتری خۆت بێ لە مانگێکدا 3 مریشکی بردوێت، لە ئێستادا هات بێ 6 مریشک ببە؟ خۆیان بووە لە مانگێکی 2 مریشکەش بدێت، ئێستا 2 هاتێت 10 مریشی بدێت 12 بردە. حتمما دەرەگەر هێوارە لەسەر فتارەکەی دەکەم ئەگە گۆشت دیار نەبی نەوع تەبیعاتەشکن، بەس گۆشت دیاربی هەم لۆ کاوانەکەش باش هیچ قسەی نابێت قڕەی نابیتن، ئەگە نادەنگە دەنجی دەبی بەڕێزی چاوەکەنی.